دوو ئیش دەکەم کە هەردوو ئیشی کە جێم لێ بووە هەردوو مخالەفەیە. بۆ نمونە لەلایەکی مستەوەڕم لەلایەکی میوزیکژانم ئەوجا هەردوو حەرامە ئەجا نازانم چ بکەم بەجددی. ئەوجا بە خۆت مامۆستا ڕێیەکم پێ بڵێ بەڕاستی زۆر قەلەقم یعنی هەر مەلاو قسەک دەکە هەر کەسە و قسەشی دەکات ئەزانوی لە مۆزوعەکەی تێناگەم ئەگەر لێم بڕوو کە مەمنوونت دەبم. تۆ پێم بڵێ ژنت هێناوە؟ بەڵێ دوو مناڵەشم هەیە. خوا لێت نەسێنێ خوای گەورە بەختەوەرتان کرد. کەواتە مەسئولیەتەکەی تۆ قورسترە. بۆیە ئەو پرسیارم کرد کەواتە بژێوی ژیانی ئەو مناڵانە لە ئەستۆی تۆیە تۆ پێویستە لوقمەیەکی حەڵاڵ و نانێکی حەڵاڵیان بۆ پێیاکەیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من نەبەتە جسمه بالحرام فالنار أولى به. هەر لاشە و هەر کەسێ گۆشتی گرت بێ گوپی خڕبێت قەڵاو بوو بێ بە نانی حرام ئەبێ ئیلا ئاگت بیسووتێنێت. کەواتە پیشەکەی جەنابەت خۆت ئەزانی حرامە پێویست ناکە پرسیار لە هیچ مامۆستای تر بکەیت. تێگەی برای شیرین ینی کاری مستەوەڕێکەم یان موزیک ژەنەکەم براکەم موزیک ژەنەکە خۆت ئەزانی حرامە کاری مستەوەڕێکە من براکەم وایە ببوورە قسەکە مامۆستا جان وەکو ئاجان کاری مصەوریەکەش جەنابەت خۆ مصەوری معاملات نیت نەخێر ناوە حەفەلات شتی وایە ئەیدەی براکەم حرامە چ پێویستەکە بڵێ مامۆستا وەڵڵا هەر مامۆسایە بڵێ حەڵاڵە وەڵڵای ئەوە مامۆستانیە لەگەڵ ڕێزمە یعنی ئەوە تەنها هاتووە ناوێکی داگیر کردووە باشە و بەڕاستی ئەرکی قیامەتی خۆی قورستر کردووە خەڵکیشی گومڕا کردووە هیچ خۆی گومڕا بووە. بۆیە برای عەزیزم ڕاستە مامۆستا ئەوەی تۆ ئێستات یعنی ئێستا ئەتوانی بڕیار بیت باشە ئێستا ئەتوانی بڕیار بیت و ئیشێکی تر بدۆزیتەوە بەڵام دوای مردن بەڕاستی هەچەنێ بڵێ خوایە بمگەڕێنەوە بۆ دنیا گەڕانەوە نییە. بۆیە ئەگەر لەبەرخوا طبعا ئەمەش ئەەکەی هەر لەبەرخوا ئەیکی ئەگەر لەبەرخوا واز لەو دووکارە بێنیت واللهی خوای پەروەردگار یعنی ئیشێکی هێندە بە بەرەکەت و هێندە بە ڕزق و هێندە یعنی پڕ بە بەرەکەتت پێ ئەبەخشێ یعنی خۆت تەسەور نەکەیت یعنی بۆ تعویز ئەکاتەوە زۆر بە باشتر. ئێمە زەعیفین زۆر جا ئەڵین باشە ئەگەر من واز لەو ئیشە بێنم چی ئیشێکی تر بکەم خوا هیچی تر نازانم وانییە واللهی براکەم با یەک نمونەوە بۆ باسکەم جارێکی ترشیان باسم کرد برایە لە ئەڵمانیا وتی مامۆسا لە شەریکەی سەیارە ئیشمە کرد باشە جۆری کواڵێتی ئەو شەریکەیە تۆزێ بەرز بوو مهندیس بووم لەویانە پارێکی زۆر باشم هەبوو کوڕێکی سووری هەر کورد بووەکو خۆم لەوێ ئیشێ کرد وتی ڕۆژێکیان منی بینی نوێژمە کرد وتی ئەوە نوێژەکەی وتم وتی ئاخە نوێژی عەرەبە و نازانم چی هەنێشتی کرد و هەنێ کوفری کرد وتم وەڵایتن من نوێژی خۆمەکەم وتی سیرەکەم چۆ شکاتی لێم کردەوە بە مدیرەکەی وتی مدیرەکە بانگی کردم کابرایەکی جوولەکە بوو کە قسەی لەگەڵ ما کرد وتی تۆ موسڵمانی وتم بەڵێ وتی نوێژەکەی وتم وتی ئەگەر نوێژکەی لە شەریکە دەرتەکەم وتم وەڵڵاهی من نوێژەکەم ئەگەر فەسڵم کەی هەچیەکەم لەکەی من نوێژەکەم وتی هەر ئەو ڕۆژە ئیزن میدا وتی بڕۆ وتی طبعا هاتمەوە لە ماڵەوە زۆر بێتاقەت بووم نوێژم کرد پاڕامەوتم خوایە ئەمەم لەبەر تۆ کردووە و یەقینشم هەیە لەمە باشترم پێ بەخشیت. ئەوە بوتی واللهی نەگەیشتە 48 ساعات باشە لە سایتەکان بە دوای ئیشە ئەگەڕام وتی شەریکەیەک لە شەریکەکەی ترم یعنی لەو شەریکەی و سیارەیەک کواڵێتی بەرزتر باشتر الله عالم وابزانم باسی مەرسەدسی کرد باشە وتی سیرەکەم داوای ئیشێکەکەن ئەو ئیشەی منە وتی خێرا فیزەم تەقدیم کرد بە ئیمێڵ ناردم وتی واللهی لە ماوەی 24 ساعتا جوابیان دامەوە وتی ئێستا مەعاشەکەم دوو هێندەی مەعاشەکەی ئەو کاتە بوو کەمنیان دەرکرد ئەو شەریکەی کەوا لەوێ بوو کەواتە هەر شتێ لەبەر خوا بکەی خوای پەروەردگار بە دوو قات بۆ تعویز دەکاتەوە بۆت قەرە بۆ کاتەوە. بۆیە من وەسیەتت بۆکەم و بۆ هەموو ئەو کەسانی کە کاری حرام ئەکەن تکایە لەبەر خوا وازی لێ بێنن واللهی خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی حەڵاڵتان پێ بەخشیە دەقات ئەو حرامێکەوە ئیشتان لەسەری کردبوو باشتر خوای پەروەردگار بۆتان قەرە بۆ کاتەوە. زۆر سپاس مامۆستا ئەم دەستخۆشی لێ دەکەم ئەوە ئینشاڵڵا لەسەر دەستی تو ئیشەکەی واز لێ دێنم بەس بەخۆشم لە زێرەڤانی وەرگیرایمە لە زێرەڤانیش هەر لەسەر جوقیمە عین جوقی عەسکەری
ئەوش هەر مۆسیقایە بەس وەکو لۆ عسکەر عەزف دەکەن با بڵێن لۆ شتێکە نییە ئەوش احتیاجی مامۆستا والله ئەو 6 مانگ دەبی لە زێرەفانی وەرگیرام یعنی ئەوش هەر مۆسیقایە بەس بۆ عسکەریە ینی بۆ مەراسی مشتوایە والله براکەم یەک مۆسیقا حەڵاڵ نییە بۆی بزانیت ئیتر ئەوە ئیتر بۆی بزانیت ڕاست نە گوێگرتن لێی سێریکە نە گوێگرتن لێی نە ئیشکردن لێی بۆیە بەخوای برا عەرەبانیە دانی لەسەر ئەو جادەیە یعنی ئەگەر ڕۆژی 10,000 دەستکەوێ زۆر شەرەفمەندانەترە لەوەی بە مۆسیقا و بەم شتانە دەستکەوێت ڕاستەکەی مامۆستاجان بارەکە الله برام لە خزمەتان قوربانگیان باشە مامۆستاجان زۆر زۆر مەمنون زۆر سوپاس خزمەتان قوربان دەستەکان خۆش مامۆستاجان خۆشحاڵی مامۆستا زۆر سوپاس مامۆستا بگورە ناتانی بەخوا نازانین کو بێنە دەری ئیشەڵڵا هەمووتان فێرەکەم خۆم هیچم لێ نازانی هەتا خەڵکم دەرەکرد ئێسا